ئەوەی دەیبینن بنکەی تەندروستی سرێشمەیە کاتێک سەرنجی باڵەخانەکەی دەدەی لەبەر زۆری درز و شەقبوونی دیوارەکانی لە شوێنێکی تەندروست و سەلامەت ناچێت. سزای ئەوەی لەوێ چارەسەری تەندروستی بۆ ئەو کەسانە بکرێ کاتێک ڕووی تێدەکەن. بەڕێوەبەری ئەو بنکێ دەڵێت ئەوانەی زیاتر دێنە بنکەکەمان دەیانەوێت بۆ وەرگرتنی پسوولەی پشتگیری بۆ نەخۆشخانەکانی سەنتەری قەزای ناوەندی سۆران بچن. بنکەکەمان بنکەکی فەرعی ڕئیسی نییە. ڕئیسیش شتی زۆر تێدا بەس بنکە تێدانێت داوامانەوەی بکرێتە ڕئیسی پێویستیمان بە دکتۆر دەبی ئەو کاتی بە بەشی تاقیگە دەبی و وەکو بەشەکانتی وەلەو بەشی ئەومان هەیە ئێستا بەد خۆراکی منداڵان و کوتان تەبەنەوەش پێویستی بە بینایەکی گەورەتر هەیە. جا داوامان هەیە بینایەکەشمان لە ڕووی کوالیتیەوە زۆر تێکچووە کۆم بووە یعنی نزیکەی و 27 ساڵە. جا داوامانەوەی بنکەکەمان لۆ نوژەم بکرێتەوە دەرمانیش بە جۆرەی نەخۆشە تەبەن چەند بنکە نوژەم بکرێت خەڵکە زیاتر ڕووی تێدەکە کە ڕووی تێکرد دەرمانی زیاتر دەبی خەڵکەکە شتی زیاتری دێ وەکو ئیشاع و تاقیگە و بەشەکانی تر. جا دایەوەکە من ئەوەیە لەمان دابین بکرێت ئەگەر وەکو کە سرێشمەش دەبێتە بە ناحیە تەبەن ناحیەش پێویستی بە شتانە هەیە دەبی وەکو جارە نابی ببینێ بنکەی فەرعی هەنەبی دەی بکرێتە ڕئیسی لەوەی مە بتوانین ئەو کات ئەگە خەڵکێک سەردانی کردین ئەو شتەی پێمان کرا بۆی بکەین نەمان کراوی حالێ بکەین. ئەو بنکە تەندروستیە هیچ ژوور و هۆبەیەکی نییە درزی نەبردبێت و مەترسی ڕوخانی لەسەر نەبێ. لەگەڵ بڕیاری بەناحیەبوونی سرێشمە خەڵکی ئەوێ داواکارن نەخۆشخانەیەکی تازە لە سرێشمە دروست بکرێ چونکە ئەو بنکەی ئێستا هەیە سەرەڕای خراپی باڵەخانەکەی شوێنەکەشی گونجاو نییە. محەممەد مەحموود، زاری کرمانجی، ناحیەی سرێشمە.